حديثێکی صحيح معناه لە صحيح مسلم دا خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە ئەو دە ڕۆژە دێت نۆمینەی حاجیان و دوایەوە جەژن دێت ئەو دە ڕۆژە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم با هیچ کەسێک لە ئێوە مووەکانی لا نەبا نینۆکی نەکا مادەم بە تەمای قوربانیە خلافی تایە ئایا ئەم نینۆکردنە ئەم مولابردنە حرامە یا مەکروهە باش نییە هەردوو ڕەیەکە هەیە لەبن زانایانە ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ بەڵام لێرەدا پرسیارە دووسە بێ کەسێک هەر دەڵێ من هەر ڕیش دەتاشم براخۆ ڕیش تاشین بەس ئەو دە ڕۆژە حرام نییە هەموو کاتێک حرامە بەڵام ئایا کەسێک مووی لە خۆی کردەوە سەری چاک کرد ڕیشی کورت کردەوە یا ڕیشی تاشی یا مووی لاشەی لابرد ئایا دوایەوە دەتوانێت قوربانی بکە شێخ عوسەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ تۆ قوربانی خۆت بکە ئەگەر مەعسیەتی خوات کردی بێ بە ڕیش تاشی نیشت ئەگەر ڕیشیشت تاشی بێ ئەگەر موشت لە خۆت کرد بێتەوە تۆ قوربانی خۆت بکە چونکە قوربانی شتێکە و ڕیش تاشین و مولابردن شتێکی ترە بۆیە نەڵێ بەخوا تازە من موم لە خۆم کردە قوربانی ناکەم بەخوا بێ بیکەی مادەم تواناتەیە بیکەی ئینشاءڵڵا بەڵام هەتا پێت ئەکرێ خۆت بپارێزە لەو شتانە بەڵام ئەگەر کردیشت تەسیر لە قوربانیەکە ناکە لە لایەکی ترۆ تۆ تاوانبار دەبیت ئەگەر حرام بێت تاوانبار دەبێت ئەگەر مەکروهش بێ ئاساییە بۆ تۆ جا بۆیە بەوە سارد مەبەر و خۆت مەپەڕێنەوە لە قوربانی کردن قوربانی شتێکە و مولابردن شتێکی ترە